دە و پەنجا خولەک تیمەکانمان لێ ئاگادار کرانەوە کە ڕووداوێکی ئاگر هەیە لێرە لە شەقامی سەرش شۆڕژ وەک دەبینین لە کۆمپانیای سۆنگڵ کە کەلوپەری کارەبایی و جوانکاری دەفرۆشێت لە نەوەمی سەرەوەی لە شوێنێکە کە وەکو کۆگا بەکار هاتۆ خاوەنەکەشی لە توانرا لە ماوەی نیو کاتژمێر زیاتر ئاگرەکە کۆنتترۆل بکرێت خۆشببختانە نەمان هێشت هیچ کۆمپانیەکانی تەنیشتی کە ئاگر بگرێت لە دیوی پشتەوە پێشەوە بە شێوەیەکی ڕێک سەیتەرە لەسەر ئاگرەکە کراستا ئاگرەکە کۆنتترۆل کرا هیچ مەترسی لەسەر شوێنەکە نەماوە خەریکی لێکۆڵینەوەین لە هۆکاری ئاگرکەوتنەوەکە بزانی سەرچاوی ئاگرەکە لەکوێوە دەستی پێ کردووە چۆن گەشت تەشەنەی کردو شوێنەکە سوتاوە جاری دەستێوان جەماعەتی خۆش جەماعەتی خەریکی ئەمە زۆر مەمنون ئێوانن هاتن کاتی خوددا هاتن دەستێوان خۆش ئێستا زەرەر زیانێمە ئەلحەمدولیلا کەسێکی بریندار و مردی نینە زەرەر و زیانی خۆ سێری دکن حەسابی خۆ دکن دوای جەماعەتی ئاگادار دکن ئینشاڵڵا مشکلی کارەبایدا احتیمالە دەستێوان خۆش زۆر سوپاسی بەوە سوپاس